زیاتر لە سەرەتا بەخێر بن زیاتر لە سەد بەرەوسەرەوە فیلممان بۆ هاتووە بۆ فستیڤاڵەکە جگەلەوەی کە ماوەی وەرگرتنی فیلمەکان بەسەر چوو لە دوای ئەوەشەوە پەیوەندیمان پێوە کراوە کە فیلمی تر ئامادە کراوە بۆ ئەم فستیڤاڵە. خۆشبەختانە فستیڤاڵەکە چونکە فستیڤاڵێکی جیاواز بوو یەکەم جاری بوو ئەم فستیڤاڵەکە لە شاری سلێمانی بکرێ بەرهەمهێنانی فیلم بە موبایل بۆیە زۆرترین ئەو فیلمانەی بەشێکی هەرە زۆری بە موبایل کرابوو بە تایبەتیش بۆ ئەم فستیڤاڵە کرابوو. واتە بە کامێرا وێنە نەگیرابوو؟ هیچ لە بەرەوەی مەرجی سەرەکی فستیڤاڵەکە ئەوە بوو کە بە موبایل وێنە بگیرێ و هەروەها ناوەڕۆکی فیلمەکە کوردی بێت. کاتەکانیان کورد بوو یا درێژ بوون؟ بەپێی ڕێسا و یاسای فستیڤاڵەکە کاتەکانیان لە 1 دقا بۆ 15 دقا بوو. ئیتر بە پێی ئەو دەرهێنەرەی کە سینارۆکەی چۆن داناوە بەو شێوازە ئەو نەدەقە بووە. ئیتر هەبووە فیلم 1 دقا بووە، فیلمی تیا بوو 14 دقا و 15 دقا بووە، بەڵام لای نەیاوەلەوە. خەڵاتەکان کەیدا باشەکرێ یەکەم و دووەم و ئەو بابەتان کەی دیاریەکرێ؟ ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو کە لە کۆی ئەو فیلمانەی کە بۆمان هاتبوو 25 فیلم وەرگیرا بوو بەپێی هەڵسەنگانی لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان. خۆش ئەمڕۆ 13 فیلمی نمایش کرا، بەیانی 12 فیلمی تری نمایش ئەکرێت لە هەمان کاتە لە سەعات 6:30 ئێوارەیە هەر لە سیتی سینەما. دواتر لە دوای نمایشکردنی فیلمەکان خەڵاتەکان دابەشەکرێت. خەڵاتەکانیش بەپێی ئەوەی کە دامەزراوەی بێم و هەروەها بەشی سینەما بیریان لێ کردوێتەوە کە خەڵاتی یەکەم و دووەم و سێم نەبێ، خەڵاتەکان بە شێوازێک بێ کە چۆن ئەم هەلە ڕەخساوە بۆ ئەو گەنجانە وەکو تەشجیعێک وەکو ئەوەی کە توانە و بەهرەکانیان دەرخەن چاوەڕی بودجەی گەورە و چاوەڕی کامێرا ئەو شتانە نەبن. سیناریۆیەکی جوانیان هەیە، نواندنێکی جوانەکەن، کەسێکی تیا کە میوزیک دروست ئەکا بۆ فیلم. بەپێی ئەوانە ئێمەش بیرمان لێ کردوتەوە کە خەڵاتەکان خەڵاتی باشترین دەرهێنان بێ، خەڵاتی باشترین میوزیک بێ، باشترین ئەکتەری کۆر، باشترین ئەکتەری کچ. بەو شێوازە 10 خەڵاتمان هەیە لە هەموو بارەکانی فیلمەکەیە. دواتریش 2 خەڵاتی تری تایبەت هەیە کە یەکێکیان خەڵاتی دامەزراوەی بمە بەشی ڤیممیدیا خەڵاتەکەی دیاری کردووە بۆ یەکێک لەو 25 فیلمەی کە بەشدارە. سبەینە ئیشەڵڵا ئیبینن کە کێ ئەبێتە براوەی ئەو فیلمە.